فڕۆکەکانی تورکیا گوندەکانی سنووری قەزای زاخۆ و ئامێدیان بردومان کردو بە هۆیەوە زەوی و ڕەز و باخی هاوڵاتیان زیانیان بەرکەوت. وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند سوپای تورکیا کۆمەڵکوژیان لە باکووری کوردستان ئەنجامداوە و داوای لێکۆڵینەوەی نێودەوڵەتی دەکات. پلانداڕێژەری تەقینەوەکانی پاریس لە برۆکسل دەستگیر کرا و فرانسۆ ئۆڵاندیش داوای لە بەلجیکا کرد ڕادەستیان بکاتەوە. This is NRT News. جارێکی تر سڵاوتان لێبێت. ئەم شەو فڕۆکەکانی تورکیا گوندەکانی سنووری ئامێدی و زاخۆیان بردومان کرد و بەهۆیەوە زەوی و ڕەز و باخی هاوڵاتیان زیانیان بەرکەوت. پەیامنێری نارتی لە قەزای ئامێدی ڕایگەیاند کاتژمێر دەی ئەم شەو چەند فڕۆکەیەکی تورکیا بۆ ماوەی نزیکەی کاتژمێرێک گوندەکانی کێستە و گەلی دێرەش و ڕێکان و نێرەوریان لە دەڤەری بەرواری باڵا لە قەزای ئامێدی بردومان کرد. ئاماژەی بۆشدا لە دەڤەری نهێلیش لە قەزای ئامێدی فڕۆکەکانی تورکیا گوندەکانی ئەرگنێ و سیانێ نێرکێیان بردومان کردووە. هەروەها پەیامنێری نارتی لە زاخۆ ڕایگەیاند فڕۆکە جەنگەکانی تورکیا ژمارەیەک لە گوندەکانی ناوچەکەیان بردومان کرد. دوای شکستهێنانی پرۆسەی ئاشتی لە تورکیا و باکووری کوردستان فڕۆکە جەنگەکانی تورکیا بە بیانووی بوونی گەریلاکانی پەکەکە چەندین جار بردومانی ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستانیان کردووە. بە هۆیانەوە تا ئێستا چەند هاوڵاتیەکی هەرێم گیانیان لەدەستداوە و بەشێک لە دارستان و کێڵگەی جوتیارانی ناوچە سنوورەکانیش زیانیان بەرکەوتووە. بزوتنەوەی گۆڕان داوا لە پارتی و یەکێتی دەکات ببنە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بۆ ئەوان جێبهێڵن. شۆڕش حاجی وتەبێژی بزوتنەوەی گۆڕان بە نارتی ڕاگەیاند باوەیە کە ژمارەیەک بەرپرسی پارتی و یەکێتی دەڵێن باشترە گۆڕان ببێتەوە بە ئۆپۆزیسیۆن، بەڵام گۆڕان دەڵێت ئێوە ببن بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات جێبهێڵن. لەسەر ئەو داوایی گۆڕان تا ئێستا یەکێتی هەڵوێستی فەرمی نەبووە، بەڵام ئەندامێکی سەرکردایەتی پارتی دەڵێت گۆڕان شکستی هێناوە و با خۆی ببێت بە ئۆپۆزیسیۆن. پێدەچێت گۆڕان چاوەڕوانی ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێم و کاراکردنەوەی پەرلەمان نەبێت و هیوای بە هەوڵەکان نەبابێت، بۆیە داوا لە پارتی وێشێتی دەکات ببن بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات جێبێڵن. گۆڕان دەڵێت ئەگەر ئینادی مانای سووربوونی ئەوان بێت لەسەر سەروەری یاسا و گەڕانەوەی شەرعیەت بۆ دامەزراوەکان و گوێگرتن لە داواکاری هاوڵاتیان و چارەسەرکردنی قەیرانی دارایی، ئەوە بە شانازیەوە گۆڕان ئینادا. بە دەنجی خەڵکی کوردستان بووین بە هێزی دووەم، بۆیە لە هیچ کەسولایەنێکی قوبوڵ ناکەین بەرنامە و ئەجێندا و بڕیاری خۆیان بەسەر ئێمەدا فەرز بکەن. ئێمە دەڵێن 24 ساڵ حکومڕانی ئەوان شکستی خواردووە، با خەڵکی کوردستان حەکەم بێ و ئێمە پێیان دەڵێن مادام ئەوان بە خۆیان ڕەوا دەبینن ئەم داوایە لە ئێمە بکەن، ئێمە بەوان دەڵێن فەرمون ئێوە ببن بە معارەزە و ئێمە حکمی ئەم هەرێمە دەکەین. اینجا ئەو کاتە با خەڵکی کوردستان خۆیان حەکەم بن، بزانن چی لە خەڵکی کوردستان کرد و چێش چی بۆ خەڵکی کوردستان دەکات. لە دوای 12 ئۆکتۆبەرەوە گۆڕان یەکەم جارە ئەوەی بەرامبەر پارتی دەیڵێت ئاڕاستە یەکێتیشی بکات و پێکەوە ناویان بهێنێت، بەڵام تا ئێستا یەکێتی لە بەرامبەر ئەم هەڵوێستەی گۆڕان هیچ هەڵوێستێکی فەرمی نەبووە و بەرپرسەکانیشی نایەنەوێت قسەی لەسەر بکەن. هەرچەندە گۆڕان دەڵێت با پارتی وێکێتی دەسەڵات جێبێڵن، کەچی پارتی شتێکی تر دەڵێت و باسی ئەوە دەکات نایەنەوێت گۆڕان لە دەرەوەی پرۆسەی سیاسی هەرێم بێت. ئێمە لەگەڵ حکوومەتی ئیتیلافیین، بەڵام پێمان وایە گۆڕان شکستی هێنا لەوەی بتوانێت شەریکێکی باش بێت. ئێمە لەگەڵەوە نیم بزوتنەوەی گۆڕان ئاوت بکرێ، بەڵام پێمان وایە باشترین حل لەم قۆناغا بۆ بزوتنەوەی گۆڕان ئەوەی ئۆپۆزیسیۆنێکی چالاکی سیاسی بێ، بۆ ئەوەی لە چوارچەوەی ئۆپۆزیسیۆنە یارمەتیدەری دەسەڵاتی سیاسی هەرێم بێت لە پرسی ڕێفراندۆم، لە مەسەلەی ئابووری، لە مەسەلەی ئەنجامدانی چاکسازی، لە مەسەلەی یەکریزی، چونکە ئۆپۆزیسیۆن بوون ناکاتەوەی کە لە دەرەوەی پرۆسەی سیاسی بێ. ئێمە مەرجمان نییە بۆ دیالۆگ، بەڵام ئەو مەرجەشی کە گۆڕان ئیسرائیل لەسەرکە لای ئێمە قابلی قبوڵ نییە. ئێمە پێویستمان بەوە هەیە بێمەرج ڕفتوگۆ لەگەڵ یەکتری بکەین. لە دوای ڕێگریکردن لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر
لایەنە ناوخۆی و دەرەکیەکانیش هەوڵیاندا بە نێوەندگیریەکانیان دۆخی سیاسی هەرێم ئاسایی بکەنەوە و پارتی و گۆڕان ڕازی بکەن پێکەوە لەسەر یەک مێز کۆ ببنەوە بەڵام هەموو هەوڵەکان شکستیان هێنا و لە ئێستادا بەرپرسانی باڵای پارتی و گۆڕان بە لێدوانەکانیان هێرشی تون دەکەنە سەر یەکتری هەرچەندە گۆڕان لە حکوومەت دوور خراوەتەوە بەڵام ڕەنگە حەز بە و ڕێگایە نەکات کە دەچێتەوە سەر بڕیاری ئۆپۆزیسیۆن بوون بۆیە داوا لە پارتی وێچێتی دەکات ببن بە ئۆپۆزیسیۆن و گۆڕانیش ڕێگەی دەسەڵات بگرێتە بەر هێمن مەحموودێن ئارتی سلێمانی لە ساڵانی ڕابردوودا یەکێتی و پارتی و گۆڕان لە شاری کەرکووک ناکۆک بوون لەسەر ئەوەی کە بەدەستی کامیان پێشتر ئاگری نەورۆز بکرێتەوە. یەکێتی بە مافی خۆی زانیوە ئەو دارەی کە مەشخەڵەکەی پێدەکرێتەوە بە دەستی بەرپرسێکی ئەو بەرز بکرێتەوە. لە بەرامبەردا پارتیش دەیەوێت بەرپرسێکی ئەوان دەستی بباتە پاڵ دەستی یەکێتەکە کە ئەمە لا یەکێتەکان پەسەندکراو نییە. گۆڕانی شتێبینی لە سەرگرتنی دارەکە هەیە. ئەوە شوای کردووە تا ئێستا لایەنەکان ڕێک نەکەوتون کە چۆن ئاگری نەورۆزی ئەم ساڵ لە کەرکووک بکرێتەوە و دارەکەش یەکەم جار بەدەستی کام لایەنەوە بێت. دارا ناکۆکی لەسەرەکەی کەرکووک قەیرانێکی تر بۆ حەزبە کوردیەکان کە ناتوانن لەسەرەوە ڕێک بکەون کامیان ئاگری نەورۆزی پێ بکەنەوە. بۆ نەورۆزی ئەم ساڵیش قەیرانەکە درێژەی هەیە. لە دوای ڕوخانی ڕژەمی سەدام حوسێن لە ساڵی 2003 لەو کاتەوە کورد هەموو نەورۆزێک لە ئاهەنگێکی گەورە و بەشکۆدا ئاگری نەورۆز لەسەر قەڵای کەرکووک دەکاتەوە. بەڵام شتێک کە ناکۆکی لە نێوان حەزبەکان دروست کردووە چۆنێتی کردنەوەی ئاگرەکەیە. لە کەرکووک دارێکی درێژ ئامادەکراوە تا ئاگری سەر بەشخەڵەکەی پێ بکرێتەوە. لەسەر ئەوەی دارەکە بەدەستی کامیان بەرز بکرێتەوە ناکۆکی گەورە هەیە لە نێوان پارتی و یەکێتی و گۆڕان. ئەو دارەی کە حەزبەکان ناکۆکیان هەیە لەسەر چۆنێتی گرتنەکەی هاوشێوەی ئەم دارەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێ یەکەم دەست بێت و پارتی دیموکراتی کوردستان دووهەم دەست و حەزبەکانی تر بەرەو خوار. ساڵانی ڕابردوو ئەم دارە کێشەی لەسەر بوو. ئاخۆ ئەبێ ئەمساڵ حەزبەکان چۆن ڕێک بکەون ئەم دارە بگرن و هەمویان بە یەک دەست گڕ لەو مەشخەڵە بەردن. یەکێتی بە مافی خۆی دەزانێ دارەکە بە دەستی بەرپرسێکی ئەو بەرز بکرێتەوە. لە بەرامبەردا پارتیش دەیەوێ بەرپرسێکی ئەوانیش دەستی بباتە پاڵ دەستی یەکێتیەکە کە ئەمە لای یەکێتیەکان پەسەند کراو نییە. لایەنی سێهەم گۆڕانە کە ئەویش تێبینی لە سەرگرتنی دارەکە هەیە. بۆ نەورۆزی ئەمساڵ هێشتا ڕێک نەکەوتون کە چۆن بێ بەڵام یەکتر تۆمەتبارکردن دەستی پێکردووە. گرفتی لایەنە سیاسەکان ئەوە بوو کێ دارەکە بگرێت و ئاگرەکە بکاتەوە. بۆیە دوای گفتوگۆیەکی زۆر و دوور و درێژ لە نێوان لایەنەکان لەسەر ئەوە ڕێککەوتنکەوە وا باشە دارێکی درێژ بێ سەرجەم لایەنەکان ئەو دارە بگرن بەدەستەوە و نوێنێریشان هەبێ بۆی ئاگری نەورۆز لەسەر قەڵایە بکرێتەوە. ئەم دارەتان دەست نیشان کرد چەند مەتر بێت؟ دیارە درێژی دارەکە گرنگ نەبوو ئەوەندە گرنگ و بەلایەن لایەنە سیاسیەکان و کە ڕەنگە زیاترش مەبەستی هەردوو حیزبی دەسەڵات بی لە شارەکە ئەوەندە بەلای ئەوانەوە گرنگ بوو کە دەستی ئەوانی پێوە بێ لەگە دەستی لایەنەکانی تردا. یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی ئەوەی خاوەنی جەماوەرێکی زۆرە لەم شارە ماف بەخۆی دەدا چالاکیە ڕۆشنبیرەکانیش بەرپرسەکانی ئەوان سەرپەرشتی بکەن بە ئاگری نەورۆزیشەوە. ڕنگ بێ هەندێک خەڵک پێی وابێ دەستگرتن بە دارەکەەوە لێرە توانێت شانسێکی بۆ دروست بکە بۆ جەماوەرەکەی بۆ خۆی بۆیە بڕیار لەسەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆربەی جەماوەرەکەی لە کەرکووکە و با بڵین پشتی شێربەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەوێت. بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان کە بوونەتە بەشێک لەم ناکۆکیە دەڵێن دەست نەگرتن بەو دارەوە نەبۆتە گرەی دەرونی لایەن. سەڕای ئەو مناقەشەی هەندێک لە هەواڵانی ئێمە لەو کۆبنەوەی کردبیان من پێم وایەوە گرەیەکی دەرونی نییە بە نسبەت پارتی کە دەستی بەدارەکەەوە بێ یا بەدارەکەەوە نەبێت. لە ڕووی جەستەییەوە ئەگەر دەستەکان بەیەکەوە بن نیشانە یەکگرتووی زیاترە و ئەگەر هەموو لایەکیش ڕێککەوێن لەسەر کەسێکە ئەو ئاگرە بکاتەوە ڕەمزی هەموو لایەک بێت ئەوە شەرواردە. ئەم ساڵیش لە کەرکووک ئاگری نەورۆز دەکرێتەوە و هۆڵەمێشی ئاگرەکە با دەیبات. بەڵام ناکۆکی کورد لەسەرکردنەوەی ئەو ئاگرە پێناچیە بگەنە ڕێکەوتن چونکە ئەوان کێ بڕکەی ئەوەیانە کامیان یەکەم بێ
کە ئەمە ژوای کردووە دوو هەمبوون ببێتە گرەی دەرونی و لەسەری ڕێک نەکەون. ڕۆکان جاف NRT کەرکووک. نوێنەری تایبەتی ئۆباما بۆ هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی هەرێم کۆبووە و ڕایگەیان لە ئێستادا تاوتوێی هاوکاری دارایی هەرێم دەکەن. لە دوو کۆبوونەوەی جیاوازدا لەگەڵ بارزانی و ژمارەیەک لە بەرپرسانی هەرێم برێت ماگۆرک نوێنەری ئۆباما بۆ هاوپەیمانەتی دژی داعش ڕایگەیاند ئەمریکا لە پشتگیریکردنی هێزی پێشمەرگە بەردەوام دەبێت و لە ئێستاشدا تاوتوێی ئەوە دەکەن کە بە چ شێوەیەک بتوانن هاوکاری هەرێمی کوردستان بکەن بۆ تێپەڕاندنی قەیرانە داراییەکەی. هاوکات نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆبنەوەکەدا ئاماژەی بۆدا هەنگاوی پێویستیان دەست پێ کردووە بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێم و هیوادارن لە داهاتوویەکی نزیکدا بۆ هەموو کێشەکان بگەنە چارەسەری گونجاو. لە کۆبنەوەکەدا لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەریەکە لە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم و سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و وەزیری ناوخۆ ئامادەی بوون. لەلایەن ئەمریکاشەوە هەریەک لە ستیوارت جۆنز باڵیۆزی ئەمریکا لە عێراق و چەند بەرپرسێکی دیکەی سەربازی ئەمریکا ئامادەی بوون. پێشتر برێت مەکگۆرک نوێنەری تایبەتی ئۆباما بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکیدا ڕایگەیاند هەوڵەکانیان چڕتر کردوتەوە بۆ ئەوەی هاوکاری دارایی هێزەکانی پێشمەرگە بکرێت و بۆ ئەو مەبەستە لەگەڵ ئۆباما و کۆنگرێس قسەیان کردووە. سەرۆکی پەرلەمانی ئەوروپا ڕایگەیان سەرۆکی دامەزراوەیەکی ئەوروپی ناتوانێت ڕاستەخۆ دەسوەر بداتە کاروباری عێراق و هەرێمی کوردستان و پرسی سربەخۆی کورد پەیوەستە بە نەتەوە یەکگرتووەکانەوە. لە کۆنفرانسێکی هەواڵیدا مارتن شۆڵز سەرۆکی پەرلەمانی ئەوروپا لە وەڵامی پرسیارێکی پەیامنێری NRTدا لە سەر سربەخۆیی هەرێم ڕایگەیاند عێراق وڵاتێکی سربەخۆیە و تیشی لەگەڵ هەموو هاوسۆزی خۆیدا بۆ گەلی کورد دەبێت ئەو بابەتە لە ناو ڕێکخراوە جیهانیەکانی وەک نەتەوە یەکگرتووەکان و عێراق خۆیدا باس بکرێت. لەبارەی سیستەمی فدراڵی ڕۆژئاوای کوردستانەوە کە ڕاگەیەندرا ئاماژەی بۆدا دەبێت لە گفتوگۆکانی جنێڤدا باس بکرێت و چارەسەر بۆ ئەو پرسە بدۆزرێتەوە. سەرۆکی پەرلەمانی ئەوروپا ڕاشیگەیان پشتگیری بەشداری پێکردنی پێیەدە دەکات لە گفتوگۆکاندا و دەبێت هەموو لایەنەکان لە گفتوگۆکانی جنێڤدا بەشدار بن. Are you going to support it or not? Thank you. Internal development of Iraq is an internal. عێراق وڵاتێکی سربەخۆیە لەگەڵ هەموو هاوسۆزێکم بۆ گەلی کورد، بەڵام پرسی سربەخۆی کورد پەیوەندی بە نەتەوە یەکگرتووەکان و عێراق خۆیەوە هەیە. بۆیە پەرلەمانی ئەوروپا ناتوانێت دەست وەربداتە کاروباری ناوخۆیی عێراقەوە. سەبارەت بە چەند زانیاریەک هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی NRT لە واشنگتن لەگەڵمان دەبێت. هونەر سڵاو دەبێت سەرەتا لەوە دەست پێ بکەین. نوێترین هەڵوێستی ئەمریکا چییە لەبارەی سیستەمی فدراڵی لە ڕۆژئاوای کوردستان؟ بەڵێ سڵاوتان لەوێت. دیارە هەڵوێستی فەرمی حکوومەتی ویلایەتی گرتوەکانی ئەمریکا دوێنێ پێرە ئاشکرا کرابەوەی کە پشتگیری لە دامەزانی ئەم سیستمە فدراڵی لەو ناوچەکولی سووریا ناکەن لەبەرەوەی ویلایەتی گرتوەکان پێی وایە کە ئەمە تا ڕادەیەک هەڵوێستێکی یەکلایەنەیە لەبەرەوە دەبێت ویلایەتی گرتوەکان پشتگیری لێ نەکات. چونکە ویلایەتی گرتوەکان پێی وایە کە ڕاگەاندنی ئەم سیستمە فدراڵیە لەلایەن کوردانی سووریاوە لە ئێستا کاریگەری خراپی لەسەر بارودۆخی گفتوگۆکانی جنێڤ سێ دەبێت. لەبەرەوە ئەمە هۆکاری پشتگیری نەکردنی باڵێن حکوومەتی ئەمریکایە بوو ئەمە. بەڵام لێرە ڕێیەکی لێرە بیرروباوەڕێکی جیاواز هەیە بە تایبەتی لە لایەن بەرپرسانی پێشووی باڵێن ئیدارەی کۆشکی سپیەوە لەوانە گەورە دیپلۆماتکاری ئەمریکی پیتەر گالبرج لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کرد کە تا ڕادەیەک تێگەیشتنیشی باش هەیە لەسەر ڕاگەیاندنی ئەم سیستمی فدرالیە لە سووریادا. چکەکەم ئەمە خۆی ئامانجێکە کە وڵاتانی ڕۆژئاوا و هەروەها لایەنەکانی سووریا کۆشی بۆ دەکەن بۆی لە کۆتایی گفتوگۆکانی جنێڤسێدا ڕێککەوتنێک بێتە ئاراوە کە داوای دروستبوونی سیستمی فدرالی لە سووریادا بکە. بەڵام تا ڕادەیە کوردەکان
پێش ڕووداوەکان کەوتون بەوەی کە ئەم سیستمە فیدرالیان پەسەند کردووە. دیارەتی میدیاکانی ئەمریکاش زۆر بە گرنگیەوە باسی ئەم ڕاگەیانداوە دەکەن کە پێیان وایە کە ئەمە تا ڕادێک مافیشی کورد خۆیەتی لەبەرەوەی وەکو ئەوان دەڵێن ئەمە کاردانەوەیە کە بەرامبەر بەوەی کە هەرچەندە کورد ڕۆڵێکی کاریگەری زۆر پۆزیتیڤی هەیە لە سووریادا بە تایبەتی لە ڕوبەڕوونەوەی داعش، بەڵام تا ئێستا بەشداریان پێ ناکرێت لە کۆنگرەی باڵێن لە دانووسانەکانی جنێفسەدا. ئەمە بەکاردانەوەیەک بەرامبەر ئەو هەڵوێستەی باڵێن نەتەوەی گرتوەکان دادەنێن. لە ئێستاشدا ئەوەی کە جێی سەرنجی هاوڵاتیانی ئەمریکیە لە پەسەندکردنی ئەم سیستمە فیدرالیە ئەوەیە کە تەنها ئەم هاوپەیمانەتیە بە تەنها کورد نییە، بەڵکو کوردانی سووریا توانیویانە چەند کەمینەیەکی تر بهێنن ناو هاوپەیمانێتیەکەوە لەوانە مەسیحیەکان و هەروەها عەرەب و کۆمەڵێک ئەرمەنیەکان کە ئەمە زیاتر جێگەی سەرنجی ڕۆژئاوایە بەوەی کە تەنها لەم هاوپەیمانێتیەدا لەم سیستمە فیدرالیەدا تەنها مافی کورد زامن ناکرێت، بەڵکو مافی کەمەنەتەوەیەکانیش زامن دەکرێت. بەڵام وەکو دەوترێت ئەمە دیفاکتۆیە کە ئەمریشی واقعە کە ڕەنگە حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە داهاتوودا مامەڵەی لەگەڵ کات ناچار بێ مامەڵەی لەگەڵ کات چکەکەم کوردەکانی سووریا تا ئێستا وەکو دەوترێت تاکە هێزن کە توانی بێتیان ڕێگری لە پێشڕەویەکانی داعشکن لەو ناوچانەدا. بەڵێ سەبارەت بە پرسێکی تر هونەر لە سەبارەت بە هەڵبژاردە ناوخۆیەکانی ئەمریکاوە، یعنی جموجوڵێک هەیە لە ناو کۆمارەکاندا دژی دۆناڵد ترامپ، چ زانەریکی نوێ هەیە لەبارەی ئەو جموجوڵەوە؟ بەڵێ لە چەند هەفتەی ڕابردوودا بە تایبەتی دوای ئاشکراکردنی ئەنجامەکانی سوپەر چیوزدەی بزوتنەوەیەک دامەزراوە پێدەوترێت بزوتنەوەی دژی ترامپ. ئەم بزوتنەوەیە کە زیاتر پێکاتی بزوتنەوەکە لە ئەندامانی کۆماریەکان خۆیان پێکدەن بۆ دژایەتیکردنی ترامپ و ڕێگریکردن لە ترامپ بۆ یەکلایبوونەوەیەک و کاندیدی کۆماریەکان. لەم نێوەندەشدا ئەمڕۆ کۆمیتەی ئاسایشی نەتەوەیی کۆماریەکان بڵاوکراوەیەکیان بڵاو کردەوە، تیایدا ئیمزای 100 ئەندامی کۆمیتەی ئاسایشی نەتەوەیی کۆماریەکانی تیادا بوو. تێدا داوا لە هاوڵاتیانی ئەمریکی دەکەن کە دەنگ بە دۆناڵد ترامپ نەدەن، چکۆکو لە بەیاننامەکەدا ئەوان ئاماژەیان پێکردووە هەڵبژاردننی ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا لە هەڵبژاردننی داهاتوودا دەبێتە هاوکاری دروستبوونی مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دیارە ئەم هەوڵەی کۆماریەکان مێژوویەکی چەند مانگی هەیە بۆ ڕێگریکردن لە دۆناڵد ترامپ، بەڵام ئەنجامەکان بە پێچەوانی ئەو ویستی کۆماریەکانەوەی بۆی کە تا ئێستا کۆمارەکان تا ئێستا لە 30 ویلایەت هەڵبژاردننی بەرایان ئەنجام داوە. لەم 30 ویلایەتش دۆناڵد ترامپ توانیوێتی لە 19 ویلایەت سەرکەوتن بەدەست بهێنێ. لە دوای ڕۆژی سێشەمەی ڕابردووە کە بە سوپەر چیوزدەی دووەم ناو دەبرا تا ڕادەیە کۆماریەکان لە کاندیدی دووەمی سەرۆکایەتی ئەمریکا بێهیوا بوون بۆی کە تێد کروز لە کۆی ئەو 5 ویلایەتی هەڵبژاردننی تیادا ئەنجامدا لە سێشەمەی ڕابردوو نەیتوانی لە هیچ ویلایەتێکی تر سەرکەوتن بەدەست بهێنێ. لە ئێستادا کۆماریەکان هەموو هیوایان بنیاتناوە لەسەر کاندیدی سێمی کۆماریەکان کە جۆن کەیسکە و تەنها لە ویلایەتی ئۆهایۆ سەرکەوتنی بەدەستهێناوە. دیارە ویلایەتی ئۆهایۆ ویلایەتی کە گرنگی زۆری هەیە لەبەرەوەی لە مێژووی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا هیچ کەسێک نەیتوانێت بێ بە سەرۆکی ئەمریکا چه دیموکرات چه کۆماری ئەگەر نەیتوانێت بێت لە ویلایەتی ئۆهایۆ سەرکەوتن بەدەست بهێنێ. ئەوەی کە لێرای ئەمە پێویستە بیڵێن تا ئێستا دۆناڵد ترامپ هەرچەندە لە 19 ویلایەت سەرکەوتنی بەدەستهێناوە، بەڵام نەیتوانی لە ویلایەتی ئۆهایۆ سەرکەوتن بەدەست بهێنێ و شکستی هێنا. لە ئێستادا کۆماریەکان لە ویلایەتانەی کە لە داهاتوودا بڕێڕوایە ئەنجامی تیادا بدرێت چەند لوزنەیەکیان پێکهێناوە بۆ چوونە ناو خەڵکە و دژایەتیکردنی دۆناڵد ترامپ بە شێوەیەک هەوڵ دەدەن کە قەنەعات بە دەنگدەرانی کۆماری بکەن کە دۆناڵد ترامپ نەک هەر باش نییە بۆ بەرژەوەندی کۆماریەکان، بەڵکو دەبێتە هۆی دروستکردنی مەترسی زیاتر بۆ سەر ئاسایشی نیشتیوانی ئەمریکا و هەروەها پێدەچێت پێگەی کۆماریەکان لە کۆنگرێسی ئەمریکا لاواز بکە لە هەڵبژاردننی داهاتووی کۆنگرێسدا کە بڕیاروایە لە ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. بەڵام بێت چاوەڕێ بکەین بزانین ئایا ئەم هەوڵدەی کۆمیتەی ئاسایشی نەتەوەیی کۆماریەکان تا چەندێک کاریگەری لەسەر لاوازکردنی دەنگەکانی دۆناڵد ترامپ دەبێت. تا ڕادەیەک وەکو میدیاکان لێرە باسی دەکەن دۆناڵد ترامپ نەیتوانی بە تایبەتی کە لە ویلایەتی ئۆهایۆ شکستی هێنا تا ڕادەیەک ڕەنگە دەنگەکانی دۆناڵد ترامپ بەرەو داوازین بچێت، بەڵام هەتا ئێستادا لە پلەی یەکەمدایە. ئەمە سەبارەت بە کۆمارەکان و سەبارەت بە ترامپ بەگشتی لەبارەی پرۆسەکەەوە پرۆسەی هەڵبژاردننی ناوخۆیی بۆ کاندیدەکان لە ناو ئەمریکادا چ شتێکی نوێ هەیە؟ بەڵێ دیارە پرۆسی هەڵبژاردن بەردەوامی هەیە. ویلایەتی داهاتوو ویلایەتی ئەریزۆنایە کە بڕیاروایە لە ڕۆژی 22 مانگ هەڵبژاردننی تیادا ئەنجام بدرێت. تا ئێستا دیموکراتەکان با بڵێن ئەو دوو ڕکابەرێکی هەیەە هیلاری کلینتن هەروەها
بێرنی ساندەرس لە مشتومڕێکی چڕۆپڕدان دیارە لە ئێستادا هیلاری کلنتن بە پلی یەکەم دێت دیموکراتەکان تا ئێستا لە 27 ویلایەت بڵێن هەڵبژاردننی بەرایان ئەنجام داوە لە کۆی ئەم 27 ویلایەتە هیلاری کلنتن توانیوێتی لە 18 ویلایەت سەرکەوتن بەدەست بهێنێت لە بەرامبەریشدا بەرنی ساندەرس تا ئێستا توانیوێتی لە تەنها لە 9 ویلایەت هەڵبژاردن بباتەوە دیارە ئەم هەڵبژاردنانە بۆ کۆکردنەوەی زۆرترین دەنگی ئەندامانی کۆنگری چ کۆمارەکان هەروەها چ دیموکراتەکانە لەو ژمارەی ئەندامانی کۆنگری دیموکراتەکان لە کۆتاییدا 2383 ئەندام دەبن دیارە هەر کاندیدیشی دیموکرات بە تایبەتی هیلاری کلنتن پێویستی بەو دەنگە هەیە کە کۆی بکاتەوە تا ئێستا هیلاری کلنتن لەو ویلایەتانەی کە سەرکەوتنی بەدەستهێنەوە توانیوێتی دەنگی 1614 ئەندام کۆنگرە بۆ خۆی مسۆگەر بکات لە بەرامبەر ئەمەشدا بێرنی ساندەرس تا ئێستا توانیوێتی 856 دەنگی باڵێن ئەندامانی کۆنگرە بۆ خۆی مسۆگەر بکات کە هەریەکە لەو دوو ڕکابەرە پێویستیان بە 2383 ئەندام هەیە لە کۆمارەکانیش بە هەمان شێوە دیارە بۆ هەر کاندیدیشی کۆماری بۆ یەکلابوونەوەی بۆ کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا پێویستی بە 1237 ئەندام هەیە لەم ژمارەشتا ئێستا دۆناڵد ترامپ توانیوێتی 678 ئەندامی کۆنگرە بۆ خۆی مسۆگەر بکا و کاندید دووەمی کۆمارەکانیش کە تێت کروزە لە ژمارەیە تا ئێستا توانیوێتی 413 ئەندام کۆنگرە بۆ خۆی مسۆگەر بکا و کاندیدی سێمی کۆمارەکانیش جۆن کەیسکە کە ئێستا کۆمارەکان زیاتر هیوایان لەسەر ئەو بنیادناوە بۆ یەکلابوونەوەکو کاندیدی کۆتایی تا ئێستا توانیوێتی 143 ئەندامی کۆنگرە بۆ خۆی مسۆگەر بکات لە ئەگەری ئەوەی کە دۆناڵد ترامپ نەیتوانی ئەو ژمارەی بۆ خۆی مسۆگەر بکە 1237 ئەگەری ئەوە هەیە کە لە کۆنگری کۆمارەکانە بکرێتە دەرەوە و چۆنەڵی باگەشەیەک بەرپا بکەن بۆی کە دۆناڵد ترامپ لە کۆنگری کۆمارەکان بکەنە دەرەوە بەڵام ئەگەر لە کاتێکدا دۆناڵد ترامپ توانی هەر 1237 دەنگەکە بۆ خۆی مسۆگەر بکات ڕەنگە ڕێگریکردن لە دۆناڵد ترامپ تا ڕادەیەک کارێکی ئەستەم بێت سپاس بۆ هونەر ئەنوەر بەرپرسی ئۆفیسی NRT لە واشنگتن ڕاگەاندنی سیستمی فدراڵی لە ڕۆژئاوای کوردستان کە ناڕەزایی ناوخۆی سووریا و دەرەوەی لێکەوتۆتەوە تاکە هەوڵی کورد نییە بۆ بەدیهێنانی مافەکانی و نزیکبوونەوەی لە خەونی بەدیهێنانی دەوڵەتێک بەناوی کوردستان و بە درێژایی مێژوو هەوڵی زۆری داوە کە سەرجەمیان شکستیان خواردووە والقيام بالتنظيم وإنشاء النظم الفيدرالية الديمقراطية لە حەفتەی ئەم مانگەدا و لە کۆبوونەوەیەکدا لە شاری ڕیمێلان لە پارێزگای حەسەکە پێشێنانی سیستیمێکی فیدراڵی لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیەندرا کە ئەوەش بە نوێترین هەنگاوی کورد ناو دەبرێت بۆ بەدیهێنانی مافەکانی و خەونی دامەزراندنی دەوڵەتی کوردی. هەوڵەکانی کورد بۆ سربەخۆیی سەرەتا لە سەردەمی دەوڵەتی عەباسیدا دروست بوو کاتێک ژمارەیەک هۆزی کورد دوای ئەوەی چوونە نێو ئاینی ئیسلامەوە هەوڵیاندا یەک بگرن کە تیایدا ژمارەیە خانەوادەی دەسەڵاتداری سربەخۆ و نیمچە سربەخۆ سەریان هەڵدا. لە مێژووی هاوچەرخیشدا کورد بیری لەوە کردەوە دەوڵەتێکی سربەخۆ بە ناوی کوردستان لە سەرەتای سەدەی 20دا دابمەزرێنێت و لە دوای شکستێنانی ئیمپراتۆریەتی عوسمانیش لە جەنگی جیهانی یەکەمدا لایەنە براوەکان دیدێکیان بۆ پێشێنانی ئەو دەوڵەتە لە چوارچێوەی پەیماننامەی سیڤەردا داڕشت. بەڵام دوای 3 ساڵ و ئیمزاکردنی پەیماننامەی لۆزان ئەو خەونەی کورد بوو بە مۆتەکە و سنووری ئێستای دەوڵەتی تورکیا نەخشەی بۆ کێشرا و کورد بەسەر 4 وڵاتدا دابەشکرا. بە درێژایی 80 ساڵی ڕابردوو هەموو هەوڵەکانی کورد بۆ پێکهێنانی دەوڵەتێکی سربەخۆ شکستیان پێهێنرا کاتێک مەملەکەتی کوردستان لەلایەن شێخ مەحموودەوە ڕاگەیەندرا و لە تشرین یەکەمی ساڵی 1922 تا حوزەیرانی ساڵی 1924 خایاند بەڵام بەریتانیا شکستی پێهێنا. لە دوای ڕاگەاندنی کۆماری تورکیاش لەلایەن مستەفا کەمال ئەتەتورکەوە ڕاپەڕینی کورد لە ساڵی 1925دا بە سەرۆکاتی شێخ سەعیدی پیران بەرامبەر بەدەسەڵاتی تورک سەری هەڵدا بۆ جیابوونەوە لە تورکیا بەڵام هەرزوو ڕاپەڕینەکە سەرکوتکرا و بە لەسەردەرەدانی شێخ سەعیدی پیران کۆتایی هات. دواتریش ڕاپەڕینی ئاگری لە ساڵی 1926دا بە فەرماندەیی ئیحسان نووری پاشا بەرپا بوو کە تا ساڵی 1930 خایاند و ئەویش سەرکوتکرا. بەهۆی ئەو دۆخەنە هەمواری کە کوردەکانی ئازەربایجان دووچاری ببوونەوە ژمارەی کەسایەتی کورد بڕیاریاندا ناوچێکی ئۆتۆنۆمی لە تەموزی ساڵی 1923دا بە فەرمانی ڤلادیمیر لینین دابمەزرێنن بەڵام بەهۆی ناڕەزایی ژمارێک بەرپرسیکێتی سۆڤێتەوە و بە بیانووی ئەوەی هەر جوڵنجاڵێکی کورد پێدەچێت زیان بە تورکیا و ئێران بگەێنێت کۆتایی بەو سیستمی فەرمانڕەواییە هێنرا و کوردەکانیش ڕاگوازران. لە ساڵی 1927دا کۆماری ئەرارات لە باکووری کوردستان ڕاگەیەندرا و گوندی ئەرارات بە پایتەختی دەوڵەتەکە دیاریکرا. هاوکات کوردەکان پەیامیان ئاڕەسی کوردەکانی سوورە عێراق کرد تا پشتیوانی لەو دەوڵەتە بکەن بەڵام لە ساڵی 1930دا لەلایەن سوپای تورکیاوە دەسەڵاتەکەی کۆتایی پێهێنرا.
لە 22 کانونی دووەمی ساڵی 1946دا کۆماری مەهاباد لەلایەن قازی محەممەدەوە دامەزرێنرا، بەڵام دوای دەمان کۆمارەکە ڕوخێندرا و قازیش لە سێدارەدرا. لە باشووری کوردستانیش حکوومەتی عێراق و لایەنی کوردی لە ئازاری ساڵی 1970دا ڕێکەوتن لەسەر ئەوەی مافی ئۆتۆنۆمی بە پارێزگە کوردنشینەکان بدرێت، بەڵام ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرا و شەڕدەستی پێکردەوە. لە ئازەربێجانیش دوای ئەوەی سوپای ئەرمینیا ناوچەی لاجینی کۆنتڕۆڵ کرد، ڕۆشنبیران و گەنجانی ئەرمینیا بە ژمارێک پاس بۆ ناوچەکە گواسترانەوە و لە ئایاری ساڵی 1992دا کۆماری لاجین بە سەرۆکایەتی وەکیل مستەڤایڤ پێکێنرا، بەڵام کۆمارەکە زۆری نەخایاند و وەکیل مستایف چوە ئیتاڵیا و داوای مافی پەنابەری سیاسی کرد. لە ساڵی 2005شەوە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان ڕاگەندرا و لە ئێستاشدا هەوڵێک بۆ جیابوونەوەی هەرێمەکە لە عێراق لە ئارادایە. ئێستاشی لەگەڵ بێت هێشتا خەونە دیێرینەکەی کورد بە یەکگرتنەوەی هەر چوار پارچەکی کوردستان بەگشتی تەمومژاویە و چەندین ڕێگری لە بەردەمدایە و بەوتی چاودێران بەدیهێنانی لەم دۆخەدا کارێکی قورسە. کاروان شێخ موحسین NRT. وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند سوپای تورکیا کۆمەڵکوژیان بەرامبەر بە هاوڵاتیانی مەدەنی لە باکووری کوردستان ئەنجام داوە. داواشی کرد لێکۆڵینەوەی نێودەوڵەتی لەو بابەتە بکرێت. ماریا زاغارۆڤا وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بۆدا بەپێی ئەو راپۆرتانەی لە بەردەستیاندایە سەربازانی تورکیا کۆمەڵکوژیان لە بەرامبەر سەدان هاوڵاتی مەدەنی ئەنجام داوە و بە جۆرێک بەتەنیا لە یەک ماڵدا 150 کەسیان سوتاندووە لە پارێزگای شەرناخیش 500 هاوڵاتی مەدەنیان کوشتووە. ئاماژەی بۆشدا دەبێت لێکۆڵینەوەیەکی بێلایەنی گشتگیر لەو راپۆرتانە بکرێت و ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕێکخراوی مافەکانی مرۆڤیش سەرپەریشیکردنی ئەو ئەرکەیان دەکەوێتە سەر. زاغارۆڤا ڕاشی گیان بێدەنگی ڕێکخراوە نێودەوڵەتەکانی مافی مرۆڤ لەو بابەتە ئاماژەیەکە بۆ دووفاقییان لە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی دژی مافەکانی مرۆڤ لە جیهاندا ئەنجام دەدرێن. ئەوە لە کاتێکدایە بە هۆی ئەو ئۆپراسیۆنانەی سوپا و هێزە ئەمنیەکانی تورکیا لە چەند ناوچەیەکی باکووری کوردستان ئەنجامیان داوە، ئاماژە بە کوژران و برینداربوونی سەدان هاوڵاتی و ئاوارەبوونی هەزاران کەس دەکرێت. لە ئەنگرانی ڕەوتی سەدر لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوزدا خۆپشاندان و مانگرتنیان دەست پێ کرد و مانگرتوان چادریان هەڵدا. هاوکات حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ئاسایشی شاری بەغدای سپارد بە ئۆپراسیۆنە هاوبەشەکان و لە فەرمانێکدا دەسەڵاتی پێداون بۆ گرتنەبەری هەموو ڕێوشوێنێک. دوجار سەدر هەنگاوی خۆی ناو خۆپشاندانەکانی لە گۆڕپانی تەحریرەوە بۆ مانگرتن لە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز لە بەغدا گواستەوە. یەکەم ڕۆژی مانگرتنەکە هەوادارانی سەدر بە دروشمی لە ڕیشەوە دەرتان دێنین و ملکەتی داواکانی ڕێبەری خۆمانین دەستی پێکرد. إلى النداء أول شيء للعراق أولا وإلى سماحة السيد القائد مقتدى الصدر. ئێمە بەدەم داواکاری ڕێبەری خۆمانەوە هاتوین لەبەر خاتری عێراق و عێراقیەکان لێرەین و چاوەڕێی فەرمانی ڕێبەرەکەمانین و لێرەش دەمێنینەوە تا تەواوی داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. وإن شاء الله مشودرين وقاعدين هنا منتظرين للقرارات التعليمات من سماحة السيد وما نعرف لحد الآن. لا سەرەتادا کاتێک خۆپشاندران ویستیان بچنە بەردەم دەواازەکانی ناوچەی سەوز، سوپا و هێزە ئەمنیەکان وەک خۆیان بۆ جەنگێکی گەورە ئامادە بکەن، دەستیان بە جوڵە کرد. بەڵام دوجار خۆپشاندەران بربەستەکانیان شکان و لە بەردەم هەرسێ دەواازەکانی ناوچەی سەوز تەشریع و پردی معلق و دەواازەی کەرخ خێمەیان هەڵدا و ئاماژەیان بەوە کرد تا کۆتایی مۆڵەتەکەی مقتەدا سەدر تەواو نەبێت و چاکسازیەکان کە داوایان کردووە جێبەجێ نەکرێن خێمەکانیان لا نادەن. نحن لا تكون لنا أي مطالب غيره هو فقط أنه خروج المفسدين من الخضراء والتي أسماء. ئێمە تەنها داوای چاکسازی دەکەین. دەمانەوێت ئەو گەندەڵکارانە لە ناوچەی سەوز دەرکەین و بیان دەین بە دادگا. لێرەمان دەگرین تا تەواوی چاکسازیەکان دەکرێت و لێرەش ئێمە ڕێخستنی مانگرتنەکەمان لە ئەستۆدایە تا مۆڵەتەکە تەواو دەبێت و ئێستاش کات ماوە تا عەبادی شتێک بکات و ئێمەش چاوەڕێی هەنگاوی جدین. إن كان رئيس الوزراء جادا بالإصلاح. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدریش لە ڕاگەندراوێکدا سوپاسی مانگرتوانی کرد کە لە پێناوی سەرخستنی عێراقدا یەکەم هەنگاوی مانگرتنیان دەست پێ کردووە و داواشی لێکردن هاوکاری هێزە ئەمنیەکان بکەن و هەوڵی سەرخستنی عێراق بدەن.
ئەوە چوارەم هەینیە لایەنگرانی ڕەوتی سەدر لە بەغدا بەردەوامن لە خۆپشاندان و ناڕەزایەتی. موختەدا سەدریش 45 ڕۆژی وەک مۆڵەت بۆ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دیاری کردووە بۆ ئەوەی چاکسازیەکانی لە حکومەتدا بکات و ڕۆژی 9 نیسانی داهاتوویش کە هاوکاتە لەگەڵ ساڵڕۆژی ڕوخانی ڕژێمی سەدام لە ساڵی 2003دا مۆڵەتەکە کۆتایی دێت. دوجار خۆپشاندەران توانیان دوای بڕینی چەند بربەستێک بێنە بەردەم ئەم دەرگایە و یەکەم ڕۆژی مانگرتنی خۆیان ڕابگەێنن. لە ئێستادا ئەوان چاوەڕێی یەک بڕیارن تا لەم دەرگایەوە بچنە ژوورەوە و سەرجەم پرسە هەڵپەسێنراوەکانی نێوان خۆیان و حکومەتەکەیان وەک سەری من سافکەنەوە. ئومێد محەممەد NRT بەغداد. ناوچەی سەوز کە مانگرتنی لایەنگرانی سەدر و هەندێک لە چالەکانی مەدەنی لە بەردەم ئەو ناوچەیە دەستی پێکرد ڕوبەرەکەی 10 کیلۆمەتر چوارگۆشەیە و زۆربەی دام و دەستگا گرنگەکانی دەوڵەتی عێراق و باڵێۆزخانە بیانەکان لەخۆ دەگرێت. بەشێک لە چاودێران پێیان وایە مانگرتن لە بەردەم ئەو ناوچە هەستیارە ڕەنگە ببێتە هۆی پەخستنی پرۆسی سیاسی و هەندێک لایەنیش نیگەرانی و ترسی ئەوەیان هەیە درێژەکێشانی مانگرتنەکە ببێتە هۆی پێکدادان و پەنابردن بۆ هێز بۆ بڵاو پێکردنی مانگرتووەکان کە سەر بە ڕەوتی سەدرن و ئەوانیش هێزی چەکداریان هەیە. لە ڕووی ئەمنیەوە هەموو بەغدا بە ناوچەی سوور لە قەڵام دەدرێت جگە لەم پانتایەی کە لە دوای 2003 ناوی لێنرا ناوچەی سەوز. بەڵام ئێستا موقتەدا سەدر دەیەوێت هاوکێشەکە پێچەوانە بکاتەوە و ئەم ناوچەیەش بکاتە ناوچەی سوور. جگە لەوەش هەڕەشەی ڕوخانی دیوار و شوورەکانی ئەم ناوچەیە دەکات و شوێنکەوتەکانی خۆی ناردۆتە بەردەم دەواازەکانی بۆ مانگرتن. ناوچەی سەوز پانتاییە کە بەڕووبەری 10 کیلۆمتر چوارگۆشە و دەکەوێتە ناوەڕاستی بەغدا لە ڕۆخی ڕووباری دیجلە لە بنەڕەتیشدا ناوی کەڕادە مەریەمە. بەڵام ئێستا ناوی ناوچەی سەوز زاڵ بۆ بەسەریدا و جارجارش پێی دەوترێت ناوچەی نێودەوڵەتی. بە پێچەوانەی بەغدای ماندوو پڕ لە قەیرانیشەوە زۆرێک لە سیماکانی خۆشگوزەرانی لەم ناوچەیەدا هەیە وەک سەقامگیری ئەمنی، کارەبا، شەقامی خاوێن و بەرفراوان، باڵەخانەی دڵگیر و خەڵکی پلەدار لەگەڵ باشترین نەخۆشخانە لە عێراق کە نەخۆشخانەی ئیبن سینایە. نیشتەجێبوون لە ناوچەی سەوز زیاتر بۆ وەزیر و پەرلەمانتار و دیبلۆماتکار و کەسایەتی خواپێداوەکانە. زۆرێکیش لەوانە لە دوای ڕوخانی ڕژەمی بەعز لە 2003 دەرکەوتون و پێشتر هیچ پلە و پۆست و توانایەکی داراییان نەبووە. بیرۆکەی هەڵاواردنی ئەم ناوچەیە و جیاکردنەوەی لە گەڕەکەکانی تری بەغدا دەگەڕێتەوە بۆ نیسانی 2003 کە سوپای ئەمریکا هاتنە ناو عێراق. بەر لەوەی بگەنە بەغدا چەند چالاکێکی ناو ئۆپۆزیسیۆنی جاران ڕاوێژیان پێشکەش بە ئەمریکیەکان کرد ئەم ناوچەیە بکەنە بنکەی ئەو هەزاران سەرباز و دیبلۆماتکارەی کە دێنە بەغدا. دواتریش بۆ شوێنی بارەگای سەرجەمدام و دەستگا گرنگەکانی حکوومەتی عێراق و لەلایەن سەربازانی ئەمریکاوە ناوی لێنرا ناوچەی سەوز. بەمەش جیایان کردەوە لە ناوچە سوورەکانی تری بەغدا کە بەردەوام لەژێر ڕەحمەتی تەقینەوە و چالاکی گروپە چەکدارەکاندان. لە ناوچەی سەوز چەندین بارەگای گرنگ هەن لەوانە کۆشکی کۆماری، ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی نوێنەران، هەندێک لە وەزارەتەکان، ئۆفیس و ماڵی زۆرێک لە بەرپرسەکان، هۆتێلی ڕەشید و هەندێک گەڕەکی نیشتەجێبوون. جگە لەمانەش چەند باڵێۆزخانەیەک لەخۆ دەگرێت کە گرنگترینیان باڵێۆزخانەکانی بەریتانیا و ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و عەرەبستانی سعودیە. لە ساڵانی هێشتاکاندا سەدام حسێن ئەم ناوچەیی کردبوو بە کۆشک و تەلار، بە نافورە و باخچە و گۆڕەپان ڕازاندبوویەوە بۆ ساسکردنی بۆنەکان. بەڵام بەهۆی خراپی دۆخی ئەمنی بەغداوە دەسەڵاتدارانی عێراق ناچار بوون چواردەوری بە شوورەی کۆنکرێتی و تەلی دەرکاوی بگرن. تەنها ڕێگەش بەو کەسانە دەدەن بچنە ناوێەوە کە بەرپرسی حکومین یان لەگەڵ ئەمریکیەکاندا کار دەکەن. 10 خطوط تحمي المنطقة الخضراء 10 خطوط تحمي الفاسدين. ناوچەی سەوز لە خەیاڵدانی عێراقیەت و ڕەوناڕازیەکاندا هێمایەکە بۆ نەهامەتیەکانیان. چونکە هەرچی بەرپرس و سەرکردە و خەڵکی دەستڕۆشتوو هەیە ئەم ڕوبەرایان کردوێتە بنکە و بارەگای خۆیان و خاوخێزانەکانیان. ئەو بەرپرسانەش لەلایەن شەقامی عێراقیەوە تۆمەتبارن بە خستنەلای سامان و دارایی عێراق و بەرهەمێنانی دۆخێکی دژوار کە عێراقی خسوۆتە لێواری هەرس و داڕمان. هەر لەبەر ئەمەش ئەمڕۆ بە فەرمانی موقتەدا سەدر خێمەی مانگرتنیان لە بەردەم دەواازەکانیدا هەڵدا. بەمەش ئەم ناوچە گرنگ و هەستیارە گەمارۆ درا و کەوتە ژێر ڕەحمەتی ڕق و تووڕەیی خۆپیشاندەران. پۆلیسی بەلجیکا دەستگیرکردنی سەلاح عەبدوسەلامی ڕاگەیاند کە بە یەکێک لە پلاندا ڕێژەرە سەرەکیەکانی تەقینەوەکانی مانگی 11 ساڵی ڕابردووی پاریسدا دەنرێت. پۆلیسی بەلجیکا ڕایگەیاند لە دیارترین داواکراوانی هێرشەکانی سەر بە پاریس
بە ناوی سەلاح عەبدوسەلام لە کاتی ڕوبەڕۆبوونەوەی لەگەڵ پۆلیسدا لە گەڕەکی مۆلەمبیکی پرۆکسلی پایتەخت بە برینداری دەستگیر کراوە. وتەبێژی پۆلیسی بەلجیکا ئاماژەی بۆدا سەلاح عەبدوسەلام لە کاتی ئەنجامدانی تەقینەوەکانی پاریس بەرەو شاری شیربوک لە باکووری فەڕەنسا هەڵاتوە و دواتر چۆتە بەلجیکا. هاوکات میدیاکانی بەلجیکا بڵاویان کردەوە لەگەڵ پرۆسەی دەستگیرکردنەکەدا دەنگی دوو تەقینەوە لە گەڕەکی مۆلەنبیکی برۆکسل بیسراوە. لە لایەکی ترەوە فرانسوا ئۆلاند سەرۆکی فەڕەنسا داوای لە دەسەڵاتدارانی بەلجیکا کرد سەلاح عەبدوسەلام ڕادستی فەڕەنسا بکەن. سیانزەی مانگی یانزەی ساڵی ڕابردوو زنجیرەیەک تەقینەوە پاریسی پایتەختی فەڕەنسایان هەژاند و بەهۆیانەوە 130 کەس کوژران. چەند ڕۆژێک دوای تەقینەوەکان عەبدولحەمید ئەباعود کە یەکێک بووە لە پلاندانەرە سەرەکیەکانی هێرشەکان لەلایەن پۆلیسی فەڕەنساوە کوژرا. یەکێتی ئەوروپا و تورکیا لە سەرپرسی کۆچبەران گەیشتنە ڕێکەوتنێک و بەپێی ڕێکەوتنەکە لە ڕۆژی یەکشەممەوە هەر کۆچبەرێک بگاتە یۆنانیش دەگەڕێندرێتەوە بۆ تورکیا. لە کۆبوونەوەی لوتکەی یەکێتی ئەوروپا لە برۆکسل نوێنەرانی یەکێتی ئەوروپا و تورکیا لە سەرپرسی ڕێگرتن لە شەپۆلی کۆچبەران بۆ ئەوروپا لە سەر چەند خاڵێک ڕێکەوتن. بەپێی ڕێکەوتنەکە تورکیا ڕێگری دەکات لە گەیشتنی کۆچبەران بە سنوورەکانی ئەوروپا و تەنانەت ئەگەر هەر کۆچبەرێک بگاتە یۆنانیش دیپۆرتی تورکیا دەکرێتەوە. لە بەرامبەر ڕێکارەکانی تورکیاشدا وڵاتانی ئەوروپا بڕیاریاندا لە چەند بوارێکدا هاوکاری تورکیا بکەن وەک پێدانی 3 ملیار یۆرۆ و ئاسانکاری پێدانی ڤیزا بۆ هاوڵاتیانی تورکیا کاتێک سەردانی وڵاتانی ئەوروپا دەکەن. هەر بەپێی ڕێکەوتنامەکە گەڕانەوەی کۆچبەرەکان بەپێی یاسا نێودەوڵەتیەکان دەبێت و ئەوەش مانای وایە هەر کەسێک دەگاتە یۆنان دەبێت چاوپێکەوتنی لەگەڵدا بکرێت و مافی تانەدانی هەیە لە بڕیاری دادگادا. یەکێکی دیکە لە منداڵە ونبووەکانی هەڵابجا کە دۆزراوەتەوە و تا ئێستا ناسنامەکەی ئاشکرا نەکراوە ژنێکە بە ناوی مەریەم کە دوای کیمیابارانەکە و لە تەمەنی 4 ساڵیدا لە ئێران لە دایک و باوکی ون بووە. ئێرە گوندی بەردەکەڕە سەر بە ناحەی تانجەرۆ. لێرە ونبوویەکی تری هەڵەبجا دۆزراوەتەوە. ئێمەش چیرۆکی ئەو ونبووەتان بۆ دەگەڕینەوە. لێرە کێ پێشوازیمان لێ دەکات؟ مریەم یەکێک لەو هەشکەسەی کە دەڵێت ونبووی هەڵەبجەم. پشکنینە پزیشکەکانیش ئەوەیان پشڕاست کردووەتەوە. مریەمەکەی ئەم جارە هاوسەرگیری کردووە و کچ و کوڕێکی بە ناوی ئاسوودە و ئاسۆ هەیە. دایکی ئەم دوو منداڵە لە تەمەنی 4 ساڵی لە وڵاتی ئێران لە دایک و باوکی خۆی ون بووە. تا ساڵی 2000 لە شاری سنە لە چەندین ماڵ ژیانی بەسەر بردووە. دواتر هاتووە تا سنووری ئیدارەی ڕاپەڕین و بۆ ماوەی 2 ساڵیش لەوێ ژیاوە. دوای ئەو ماوەیەش 4 ساڵ لە شاری سلێمانی بووە و لە ساڵی 2006ش لەگەڵ ئەم پیاوە کە ئەویش دایک و باوکی خۆی لە ژیاندا نەماوە هاوسەرگیری کردووە. دەچمە بەردەرگاکان دەچمە کۆڵانەکان برسیم باچمە سەر تەنەکەی خۆڵشتەکە دیینانە ڕقی تێدا بایە مەسەر بیسکیتی تێدا بایە دەم خوارد. تا خەوم لێ دەکەوت دەگریام حتا ئیدیش هیلاک دەبووم دەم خەوە بەدەم گریانەکەەوە خەوم لێ دەکەوت. ساڵی 2 ساڵی هەر ئا لە بەردەرگا و لە ماڵاندا لە شوێناندا هیدی ڕۆژێک لە ماڵی تۆ دەبووم دەمزانی لەگەڵم خراپن لێم دەدەن هەڵدەستان دەهاتمە دەرێ. مریەم تا ئێستاش نازنامەی هیچ وڵاتێکی نییە. ئەو ناوەی باوکو و باپیریشی کە لە کاتی هاوسەرگیریدا بۆی دانراوە بەبێ هیچ بەڵگەیەک لەسەر خواستی هاوسەرەکەی ناویان بۆ دانراوە. ئەم ژنە بەدەم گریانەوە ئاواتی دەخواست کە سوکارەکەی خۆی بدۆزێتەوە. ئەسکاتێ من بیان دۆزمەوانێ شانازیان پێوە دەکەم بە قوربای خۆڵی دایک باوکم بەسەریدا دەڕۆم.
قەبرستانیش بێ بەس بیان دۆزمەوە بڵێنەوە قەبری دایک و باوکتە. هاوشێوەی کەسە دۆزراوەکانی هەڵەبجا مریەمیش لە ڕێگەی کۆمەڵی قوربانیانەوە دۆزراوەتەوە و پشکنینی بۆ کراوە. بەڵام نەبوونی پارە کێشەی بۆ خێرا یەکلاییکردنەوەی چارەنووسی ئەم مریەمش دروست کردووە. قەنە لازی دایک و باوکی خۆم تێر نابوو. کەس نەبوو لای لایم بۆ بکە، کەس نەبوو نانێکم داتێ بە تێرسکی، کەس نەبوو سەرم بۆ بشووە. هەتا ماو ئەوە مەمنونی خوام دووەم کاک لوقمان پەگەرە و پێم شاد کاتەوە. دۆزراوەکانی هەڵەبجا تا دێت ژمارەیان زیاد دەکات و هەر یەکەشیان و چیرۆکێکی جیاوازی هەیە، بەڵام سەرجەمیان ئامانجیان دۆزینەوەی کەسوکارەکانیانە. وریا حەمەکەریم NRT گوندی بەردەکەر لە ناحیەی تانجەرۆ. گرنگترین ناونشانەکان لە کۆتاییدا. فڕۆکەکانی تورکیا گوندەکانی سنووری قەزای زاخۆ و ئامێدیان بردومان کردو. بەهۆیەوە زەوی و ڕەز و باخی هاوڵاتیان زیانیان بەرکەوت. وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند سوپای تورکیا کۆمەڵکوژیان لە باکووری کوردستان ئەنجامداوە و داوای لێکۆڵینەوەی نێودەوڵەتی دەکات. پلان داڕێژەری تەقینەوەکانی پاریس لە برۆکسل دەستگیر کرا و فرانسۆ هۆڵاندیش داوای لە بەلجیکا کرد ڕادەستیان بکاتەوە. وەک هەمیشە زانیاری زیاتری ڕووداوەکان لە NRTTV.com هەمیشە لە خۆشی دابن.